من بینیم دەریا بە گریانی دایک پێکەنی. بە مەبەستی بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی پەنابەران لە شاری سلێمانیدا چەندین چالاکی جۆراوجۆر بۆ ئەو مەبەستە بەڕێوە چوون. ڕێکخراوەکانی GIZ و CDO لووتکە هەستاون بە ئەنجامدانی ئەم چالاکیە کە خۆی لە وێنەی سەر ڕێگەی پەنابەران و کاری دەستی پەنابەران و چەندین چالاکی تردا ئەبینێتەوە. کۆمەڵێک چالاکی لە خۆگرێکە بریتین لە پیشاندانی فۆتۆی قوربانیانی ڕێگای کۆچینە ئاسایی، کۆمەڵێک تابلۆ و کاری دەستی پەنابەران، خۆراک کە داهاتەکەی دیسان بۆ پەنابەرانە. لەسەر ستەیجیش کۆمەڵێک کارمان هەیە لە ڕاگەیاندنی ئامار و داتاکانەوە هەتاکو و کاری شانۆیی، کاری موزیک و گۆرانی. لە ماوەی ساڵێکدا نزیکەی 240,000 پەنابەر ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و زۆرینەی ئەوانە بەهۆی ڕاکردن لە جەنگ یاخود خراپی باری ئابووریە وڵاتەکانیان جێهێشتووە. لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن بە شێوەیەکی گشتی سێ جۆر پەنابەرمان هەیە لە وڵاتانی کە هاتوون. پەنابەرانمان هەیە کە لە وڵاتی ئێرانەوە دێن، پەنابەرانمان هەیە لە وڵاتی سووریاوەیەن و وڵاتی تورکیاش. بەپێ ئەو داتایانی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستاندا لە ئێستاە نزیکەی 230,000 بۆ 240,000 پەنابەر لە هەرێمی کوردستان ئاژی کە بەشی زۆری ئەمڕۆ لە وڵاتی سووریاوە هاتووە و دوای ئەوە تورکیا و دوای ئەوە ئێران. ئاڤان گەڕاوەیەکی ڕێگای هەندەرانە. ئەو لەگەڵ 6 ئەندامی خێزانەکەی داویستە بوویان لە ڕێگەی دەریای ڕەشەوە بگەنە ئەوروپا، بەڵام یەختەکەیان نقمی دەریا بوو هەر 6 کەسەکەی لەدەست داوە. یەکەم کەس لەو یەختەکە نقمی ناو دەریاکە بوو من بووم لەو شەوەیە. من نقمی ناو دەریاکە بووم، دەستی مناڵەکەم بەدەستمەوە بوو، کوڕەکەم دەستی بەدەستمەوە بوو. هەتا نقمی ژێر دەریاکەش بووم، گوێم لە دەنگی مناڵەکانم بوو کە هاوارانەکە دایکە. ئەو هاوارە قەت لە گوێم دەرناچێت، قەت لە بیرم ناچێت، قەت لە گوێم دەرناچێت. بەداخەو کارەساتێکی زۆر ناخۆش. ئیتر دواتر ئاگام لە خۆم نەماوە، نازانم چۆن ڕزگار کراوم، چۆن بووە نازانم، لە بێهۆشیا بوو. بە کۆپتەرێکی خەسخانەی تورکیا لە ئاوەکە دەریان هێنا بووم، دواتر گەێنرا بوومە خەسخانە، 10 ڕۆژ بێهۆش بووم لە خەسخانەی تورکیا. دواتر کە سوکارەکەم هاتن بە شوێن ماگەڕامەوە بۆ کوردستان. دەست گەڕانەوەیەک بەداخەوە ئیتر دوای لە دەستدانیم و خێزانەکەم زۆر بم ئاساتێک و کارەساتێکی ناخۆشەوە گەڕامەوە. ساڵانە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا ئەبنە پەنابەر و بە مەبەستی دروستکردنی ژیانێکی باشتر لە ڕێگەی یاسایی و نایاساییەوە سنووری وڵاتان ئەبڕن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.